بەڵێ کاک سامان ڕێگری لەو تەنکەرانە نەکراوە لە ڕاستیە ئەم تەنکەرانە بە ڕێگەیەکی هەڵەیە ڕۆشتون خۆی لە چەمچەماڵ بۆ هەولێر دوو ڕێگا هەیە یەکێکیان تەوەکەلی ناوە یەکێکیان ئاگجەلەر ئەو ڕێگەی تەوەکەل زیاتر لە 6 مانگە بێت لە نێوبوونەوەدایە و هێستا شکاری تێداکرێ و باو نەبووە ڕێگاکە بۆیە ڕێگەی ئاگجەلەر ئێمە لە 27 بە هاوانگی لەگەڵ جەنابی پارێزگار قایمقامی چەمچەماڵ و مدیر ناحیەی ئاگجەلەر لیژنەیەک دروست کرا بۆ تازەکردنەوەی ڕێگای ئاگجەلەر چونکە جادەکەی بچووکە ناکرێت سیارە هەموو سیارەکان لێوە هاتووە باشە بەڵام شۆفێرەکان ئەڵێن سەنەوی ئیجازەی سایقەتیان لێ وەرگیراوە لەبەرەوەی بە ڕێگەیەکی هەڵەیان ڕۆشتون پێشتر خۆیان ئاگادارن شۆفێرەکانە نازان بۆچی بۆ شێوە قساکەن لەسەر تەلەڤیزۆن خۆیان ئاگادار بوون تەنها لە ڕێگەی دوکانەوە هاتوچیان کردو نزیک 6 مانیشە بێ 8 مانیشە تەنها لە ڕێگەی دوکانەوە هاتوچیان کردو ئەمە ڕێگا لە 27 جەنابی پارێزگار و قایمقامی چەمچەماڵ و مدیر ناحیەی ئاگجەلەر ئێمە داواکاریەکمان پێشکەشکردن بۆ ئەوەی چونکە کەمیەتی نەفتا کۆندۆسێتەکە زیاترە لە غازەکە تەنها 10 سیارە غازەکە ڕۆژانەیە 12 سیارەیە ئەوان زیاتر لە 7 سیارەن لەبەر سەلامەتی گیانی شۆفێرەکان ئێمە هەستاوین بە نوێکردنەوەی ئەو جادەیە لەسەر ئەستوی کۆمپانی هەمان لە ڕێگەی لیژنەیەکەوە کە لە ڕێگەی پارێزگارەوە دروست کراوە کۆمپانیەکەمان تازەیە کاتەوە بەڵام ئەمە بە مەرحەلات هەکرێ ڕێگەمان پێدراوە تەنها بۆ پارەی کۆندۆسێتەکان لە ئێستا باشە خۆ شۆفێرانەوە یەکەم جاریان نەبووە کە یەکەم جاریانە و شۆفێرانە لێوارڕۆن باشە هیچ بابەتێکی سیاسی لە پشتی ئەو بابەتەوە هیچ بابەتێک نییە لەسەرەوە تەنها وەنەبێت جادەی ئاگجەلەر جادەیەکی بچووکە دوو شوێنی لێوە هەیە لێوی بڕۆ تقریبان وەکو کۆڵان وایە ئێستا ئێمە یەکێک لە جادەکە لەسەر ئەستۆی کۆمپانیاوان تازاکەینەوە بە ئاگاداری جەنابی پارێزگار باشە بابەتی پێداویستی غازی هەرێمی کوردستان و پێداویستی غاز بۆ ماڵان هیچ گرفتێک لەوەدا نییە؟ وڵا ئەبێ ئێوەش بزانن کە هیچ گرفتێک نییە و هیچ بەرزبوونەوەیەکی نرخ نییە و هیچ جازمەیەکی غاز نییە لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکان. بەڵێ سوپاس بۆ سامان کە بۆیان دابین کراوە بەڵێ لەو بڕەش ئەدرێت پێیان بە هەر سێ پارێزگاک. بەڵێ سوپاس بۆ سامان حاج ساڵح بەڕێوەبەری کۆمپانیای ساوس کوردستان بۆی کە لەسەر هێڵی تەلەفۆن